سەبارەت بە لەشکرکێشی سوپای تورکیای داگیرکرد لە باشووری کوردستانە مێژووەکەی گەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو و کارئاسانی بۆ کرد لایەن هێزە ناوخۆیەکانە لە باشووری کوردستانە. ئێمە لە ڕابردووە بڕیاری ژمارە 37 پەرلەمانی کوردستانمان هەیە کە لە 13/5/2023 دەرچووە کە بە هەموو شێوەی داگیرکاری سوپای تورکیا ڕەتەکاتەوە حکوومەت ناچارەکە بۆ بڕیاری پەرلەمان کە داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان کۆتایی پێبێ و سوپای تورکیا لە باشووری کوردستان بکشێتەوە. و سەبارەت بوو لەشکرکێشانی کە سوپای تورکیا لە باشووری کوردستانی کە ئەمە پێچەوانی دەستورە و دەستوری عێراقی پێشێلکراوە لایەن دەوڵەتی تورکیاوە و لە کارئاسانی بۆ کراوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود بە دیاریکردن لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم پێچەوانی دەستورە بۆیە ئەرکی ئەنجومەی نوێنەرانی عێراقا کە بە بڕیارێک لەشکرکێشیەکانی سوپای تورکیا کۆتایی پێبێنەوە هەموو ئیتیفاقیانی کە لە ڕابردووە کراوە سەبارەت بە لەشکرکێشیەکان لەسەر سنوورەکانە کۆتایی پێبێنرێ و بە دڵنیاییەوە ئەو لەشکرکێشانی کە سوپای تورکیا ئیکە لە باشووری کوردستانە پێچەوانی هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکانە و هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکان تاکید لەسەرواکەنەوە کە ئەبێ ڕێزی سنووری وڵاتان بگیرێ و دەستوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتانە نەکرێ. ئەوەی کە لە شنگالیشە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕووی داوە بە هەمان شێوە پێچەوانی دەستورە و پێشێلکارێکی زەقی دەستوریە کە بەرامبەر بە خاک و سەروەری وڵاتێک ئەکرێ. بۆیە ئەرکی ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە ئەرکی حکوومەتی عێراقا لە کاتێکە لە چوارچێوەی سنووری هەرێمی کوردستانی بەڵام کە بە ئەرکی خۆڵناسێ ئەو کاتە ئەرکەکەیتەوە سەر حکوومەتی فیدرال بە حکمیەوەی کە ئێمە لە چوارچێوەی حکوومەتێکی فیدرالیین کە ئەو لەشکرکێشیانی کۆتایی پێبێنرێ و هەموو ئەو پێشێلکارانی ئەکرێ بەرامبەر بە سەروەری خاکی عێراق کۆتایی پێبێنرێت.